سڵاو هاوڕێیان بەخێر بن بۆ ڤیددیۆی تازە لە ڤیددیۆ باسی هەندێک هەواڵ و زانیاری تایبەتان بۆ دەکەم لەسەر هەندێک کۆمپانیایەکانی تەکنۆلۆژیا وەکو گوگل و سامسۆنگ و ئەپڵ و لەگەڵ هەندێک کۆمپانیای تر ئەگەر هەستان لە کۆنتێنتی ئەو نوع ڤیددیۆیانەیە لە کۆمنت بۆم بنووسن و لە هەمان کاتیشە لایک و سەبسکرایبی چەناڵەکە لەبیر نەکەن لایکی ڤیددیۆەکە زۆر گرینگە هەروە ئەگەر زانیتان سوودی هەیە بۆ برادر و شتیوە ئەتوانن شەریکەم بۆ لای برادێک و شتیوە بۆی بتوانن ئەوانی سوودی لێ ببین. طبعاً من نامی وەکو هەرچی زۆربەی یوتیوبەرە کوردەکان یان یوتیوبەری تر ئەوانەی کە مۆبایلێکی تازە دەدەچێت یان مۆبایلێکی ئەوەم باسی مواصفات بکەم ئەگەر ڕڤی مۆبایل و ئەوشتانە بکەم چکە ڕڤیوکردنی مۆبایل و ئەوشتانە تۆزێک کۆنسپتێکی جیاوازە لەبەرەوەی تۆ مجرد بچی ئەو ژمارانە بخوێنیەوە مواصفاتانەی کە لەسەر وەرەقەیەکی لەسەر مواصفاتەکانی لەسەر GSM ئەرینە ئەوانە هیچی نادگەینتە ئەو شتەی کە تۆ دەتەوێت لەبەرەوەی هەندێک مۆبایل هەیە لەسەر وەرەقە مواصفاتی زۆر بەرزە بەس لە ڕووی بەکارهێنان کاتی بەکاری دێنی بۆ شێوازە ئەو ڕقەمانە عکس نابێتەوە بۆ شێوازێکی خۆشی بەکارهێنان هەروەها و بە عکسەوەش بۆ نمونە ئێستا ئایفۆنێکی وەکو 14 پلس یان 15 پلس بەبێ پرۆیەکان ئەگەر سەی مواصفاتەکانی بکەی لەوانەیە مواصفاتەکانی زۆر کۆن و ینی ئەکسپایر بووبی لە جیهانی ئەندروید بەس ئەو مواصفاتانە ئەو مۆبایلە لە ڕووی بەکارهێنان لەوانەیە لە زۆربەی فلاگشیپ و مۆبایلە ئاسپەرزەکانی ئەندروید خۆشتر بێ بۆیە ئەو نوع شێوازی ڕڤیوکردنەی کە لای خۆمان هەیە و لای زۆربەی ئەوە هەیە لە دنیا ئیتر تۆزێک جیاوازە هەندێک یوتیوبەر هەیە تاکو ینی ئەوانە تاکن لە شێوازی باسکردن ینی باسی ئەو پۆینتانە دەکەن باسی ئەو شتانە دەکەن کە هەز دەکەی کە ئەوە تەسیر لە شێوازی بەکارهێنان دەکەیان ئەو زانیاریانەی کە ئەوها بە ئاسانی دەست ناکەوێ لە وێبسایتەکان کە باسکراوە. ئێستا ئەمڕۆ چواری دێە کۆمپانیای ئەندرویدی چواردەکە بە فەرمی دەدەستن و هەروە مۆبایلەکانی پیکسل کە دەدەچێت پیکسل 8 و پیکسل 8 پرۆ طبعاً مۆبایلەکانی گوگل پیکسل بەوە بەناوبانگە کە هێشتا مۆبایلەکە ناتوێتە بازار هەرچی لیک و وێنە و زانیاری و مواصفات و تایبەتمەندی و هەرچی شتی تایبەتە بۆ مۆبایلە لە ئینتەرنێت بەردەستە حتا فترەیەک مۆبایلی یان پیکسل 6 بوو یان پیکسل 7 بوو مۆبایلەکە ئۆنلاین یەکێک لە ئیبەی داینابوو دەیفرۆشت ینی دەستی کەوت بوو ئیتر خۆی بیدایەت خەڵکێکی زۆر هجومیان کردە هێرشیان کردە سەر کۆمپانیای گوگل کە ئەو شتە جوان نییە وەکو شێوازی بەڕێوەبردننی ئەو زانیاری حساسانە و یعنی ئەو زانیاری هەستیارانەی کە پێویستە نهێنی بی بەس دوای ئەوە کە شتەکە زۆر بوو من یەکەم جاروتم گوگل تۆزێک فاشلە لە بەڕێوەبردننی ئەو مەسلەیە لەبەرەوەی ناتوانانی کۆنتترۆلی ئەو شتانە بکاتن دەرچوونی زانیاروشتیوە بەسکە دوای ئەوە شتەکە زۆری خایاند و زۆر بەردەوام بوو چەند مۆبایلێکی نوێی گوگل دەرچوو ئەو شتە هەر بەردەوام بوو ئیتر ئەو کاربوو بە دیار دەکەوێت میبی لەوانەیە ئەو شتە ینی وەکو زمانێکی مارکتینگی خۆیان بێ ینی خۆیان بەدەستی خۆیان شتەکە بڵاو دەکەنەوە بۆی پێشوەخت و کاتی بڵاوکردنەوەش هەرچی هایپ و ئەوەیە لەسەریتی بڵاو بێتەوە بۆی خەڵک زیاتر باسی بکاتم لە ناگاتانە مۆبایلەکەی گوگل هێشتا دەرنەچوە هەموو شتەکانی لە ئینتەرنێت بەردەستە ئەوە زیاتر وێ لێرەکە ئەتەنشنی خەڵک و تەرکیزی خەڵک ڕابکێشێتن طبعاً مۆبایلە نوێیانەی گوگل بە هەر باسی نەگەر ژمارەتان بۆ بکەن ئەو پرۆسیسەری تێنسەر G3 لەسەر لەبی جەنرێشنی سێم و هەروە مۆبایلەکان لە ڕووی مواصفاتەوە بۆتان دادنێم هاوڵ دەکەم ئەو شتانێکە باز دەکەم زۆربیان بەگراف بۆتان دابنێم مواصفاتەکانی زۆر ئەتیادیە بۆ مقارنەم بە جیهانی ئەندرویدەوەی تر بەس ئەوەندەی خەڵتە سەحریەکەی ینی ئەو شتە سەحریە کە گوگل دەیکاتن کە ئەوەیە کە شێوازی هاردوێر چۆن ڕەبدەکات بە سۆفێری کە خۆی کۆمپانیایکی گەوری سۆفێرە و چۆن زیرەکی دەستکرد گوگل بار کە یەکەم مۆبایلە دەربچیتن دوای ئەوەی کە کۆمپانیای گوگل باری بڵاو کردو کە بیخاتە ناو ئەو مۆبایلە ئیتر بۆیە ئیتر بزانین بە شێوەیەک لە شێوەکان ئەو مۆبایلە ئەتا چ حدێک تایبەتمەندی جیاوازی دەبێت تاکە شت کە پرۆیەکە جیا بکاتەوە لە زۆربەی مواصفاتەکانی تر کە کامەرە ئەڵتراوایدێکی 30 مێگاپیکسل و لە هەمان کاتیشە سێنسەری تمپریچەری هەیە لە ڕێزەی حرارەی لەش طبعاً چاوەڕێکێکم بزانین گوگل چی بەسەردێ خبری دوم بۆتان باسکەم ئەویش کۆمپانیای سامسونگە طبعاً کۆمپانیای سامسونگ کات خۆی ئەوانەی کە زۆر زوو بەکاریان هێنایە گەلاکسی S2 S3 و S4 ئەوانە ئەو کات ئۆپرێتینگ سیستەمێکی لەسەر بوو ناوی تەچویز بوو ئێستا ئەوەی ئێستا لە سەرێتی ناوی One UI 5.1.1 شتێکی وایە غەڵەت نەبم ئاخر ڤێژنی
مفروضە لەو مانگە WNUI 6 دەربچیتن کە بیس ئۆن ئەندروید 4 یان لەسەر ئەساسی ئەندروید 4 طبعا ئەندروید 4 هەرەو مانگی دەردەچیتن ئیتر بزانە ئەوە گەیشتنی سامسونگ بە ینی بە ئاستی پێگەیشتن و تێگەیشتن لە بازار و مارکتی ینی وای لی هاتوو ئێستا دەتوانم بڵێم ئەگەر ماوەیەکی تر بۆ خێرایە بڕوا کۆمپانیای سامسونگ پێش کۆمپانیای گوگڵیش ئەندرویدی تازە بڵاو دەکاتەوە بۆ مۆبایلەکانی و هەروە وەکو جارانیش نییە مەسەلەن بەس مۆبایلی ئاخیر مۆبایل کۆتا مۆبایل کە فلاگشیپ بە ئازبەرزە هەموو ماسپات ئەو ئەندروید تازە بۆ دابەزێنی زیاتر بۆ چەند مۆبایلێک دای دەبەزێنی و لە هەمان مانگەیش و دوسێ ساڵ پێش ئێستا بێزگە لە تابلێت و شتی تریش ینی کۆمپانیای سامسونگ گەیشتۆتە ئاستێک لە بڵاوکردنەوەی ئەپدەیت تەسەوڕ ناکەی ئەو ئاستە چەند ینی گەیشتۆتە ئەو ئاستە بەرزەی کە منافەسەی کۆمپانیای گوگڵ دەکاتنی بگرە لەوانەیە باشتریش بی لە کۆمپانیای گوگڵ ئیتر بۆیە ئەوانەی کە مۆبایلی سامسونگیان هەیە ئەوانەی S23 ئەلترا و S22 ئەلترا و زائیدەن تا بە S9 ئەلترا و تا بە S8 ئەلترا و ئەوانە هەر هەمویان لەو مانگەی ئەندرویدی تازە چوادە WNUI 6یان بۆ بڵاو دەبێتەوە هەروە ئەو دەنگۆیانە ئەو ڕسمانێک کە بۆتان دادنێم کە لەسەر گەلاکسی S24 ئەلترا کە زۆربەی ئەوەکان پێیان وایە کە مانجیەکی ئەم ساڵ هە لە بیدایەتی ساڵەوە بڵاو بێتەوە ئیتر هەمان زمانی ئەوە بەکارێنێتنی S22 S23 ئەلترا و لەوێن دەر ئەو زمانی کە بەکاری دێنیتن سادە و سیمپڵ و فلات لە دیزاین و یەکەمین جاریشە بۆ ئەگەرەی زۆرەوە ئەلترای ببینیم بەبێ شاشەکەی فول فلات بێ و لە فلاتیان ینی وەکو S22 پلس و S22 ئەتیادی ئەو کاری بەعفو S23 پلس و S23 ئەتیادی ئەو کار S23 وا دەردەچێت 23 پلس و 23 ئەتیادی زایدەن ئەلترایەکە هەمیان شاشەیان فلات دەبێت خۆی شاشەی فلات بەڕای من لە هەموو شاشەکان عملیترە جەماعەتی ئەپڵ و ئایفۆن دەمێکە لەو نعمەتەن و ئێمە دووری لەو نعمەتە بەس یەکشت هەیە کە ئێمە وەلی دەکا زۆر بە ئەو بین مۆزوعی درع و کەڤەر و شتانێکە هەمووە مەحرومین لەبەرەوەی سامسونگ چەند ساڵێکە ئەو زمانی ینی ئەو زمانی دیزاینی بەکارێنێتن کە مۆبایلەکان دەبی شاشە HB و هەروەها زۆریش ناسکە ینی من هەرچی مۆبایلێکی سامسونگم هەبووە جارێک بەلای کەمی شاشەکەم شکاند و لەبەرەوەی ئەوەندە ناسکە هەر بکەوێتە خوار و شاشەکەی دەشکێ و لەماگە شاشەکانی زۆر گرانە ئەگەر ئۆفەر و شتیوارە سەر نەبی هەمووی سەر و $200 طبعاً یەک شت هەیە لە شاشەی فلات ئەگەر ئەو زمانە بەکاربێنی ئی دیزاین چکە مۆبایلی ئێستا وەکو جاران یە شاشیان گەورەی هەموو 6.7 و 6.8 و 6.9 ئینجە ئیتر کە شاشەکەی فلات بی و پشکیشی فلات بی و بەس ڕۆخەکەی تۆزە قەوزبی هێشتا مریح نییە بۆ بەکارهێنان بەبێ کەڤەر خۆی باشترین دیزاین ئەوەیە پشتەکەی تۆزە قەوز بێ وەکو نۆت 5 کاتی خۆی گەلاکسی نۆت 5 پێشی فلات بوو بە تەواوەتی دواوەی تۆزێک قوسی تێرا بوو کێرڤەچ تێرا بوو بۆ گرتن بە یەک دەستی یعنی ئێستا بۆ منە ئایفۆن 4 و ئایفۆن 5 ئەوانش بۆ بێ کەڤەر بەجددی وەکووابی چەقوت گربی چکە ئەوەندە تیژە و ئەوەندە گەورەیە بێک دەست ناگیری و ڕۆخی دەستوانش هەمووی بریندار دەکاتن بە شێوازێک کە نەتوانی بەبێ کەڤەر بەکاری بینی و هەروە کۆتا ئەخبار کە بۆتان باز بکەم کە لەسەر کۆمپانیای ئەپڵە کە دەنگویەکی زۆر بڵاو بۆ تۆ کە ئایفۆنە تازەکان ئایفۆنی 15 پرۆماکس ئەوانە کە بە شێوازێکی بەرچاو و لە ناکاو زۆر گەرمدارەیە پرۆسەرەکەی زۆر گەرم دەبیتن بەبێ ئەوەی پرۆسەرەکە ینی زەختێکی وای لەسەر بێت طبعاً کۆمپانیای ئەپڵ بڵاوی کردووە کە ئەوە بەگێکە لە هەندێک ئەپلیکیشن هەیە دروستی دەکاتن کە بە تەواوەتی ناتوانین لەگەڵ iOS 7 ئیش بکە ئەوانیش یەکێک لەوانە ئینستاگرامە و بەرە ئەسفەلتی نۆ طبعاً ئەو ئەپلیکیشنانە وەلی دەکا پرۆسەر لە خۆڕە داغ بیتن بەبێ ئەوی هیچ زەختەچی لەسەر بی طبعاً بڵاوی کردەوەتی بە زووترین کات سۆفێر ئەپدێتێکی دەنێرین ئەو کێشەیە چارەسەر دەکەین و هەروەها ئەو زانیارانی کە لەسەر ئەوە هەیە کۆمپانیای ئەپڵ بۆ ئەو هێدسێتی ئەپڵ ڤیژن پڕۆ طبعاً کۆمپانیای ئەپڵ بڕیاردا بوو ژمارەیەکی زۆر دروست بکاتن لەبەر ئەوەی ئێستا تۆزێک بۆی زەحمەتە ناتوانانی ئەو هەموو ژمارە دروست بکات لەوانەیە وەکو بیدایەت کە بڵاو بێت و لەگەڵ ئەوەی کە نرخی سەر و $3000 و نرخی زۆر گرانە ئیتر لەوانەیە زەختێک دروست بوو وەکو پلەستیشن 5 کە یەکەمین جار بڵاو بووە زەختێکی بەتەواوەتی لەسەر دروست بوو بۆ ماوەیەکی چەند هەر ئاوت ئۆف ستۆک بوو لە زۆربەی وڵاتان و لە زۆربەی وێبسایت و لە زۆربەی ستۆرەکانی کۆمپانیای سۆنی کە تایبەتن بە فرۆشتنی
کۆنسۆلەکانی پلەستیشن طبعاً ئەو پلانی کە داینابوو کە نوسخەیەکی یان ڤێژنێکی هەرزانتری دروست بکە ئیڤیژن طبعاً سۆزێک زەحمەتە هەروە کۆمپانیای مێتا ئەوەشی بڵاو کردەوە کە مێتاکوێستی ژمارەکەم بزەبە لە بینەمە مێتاکوێستی تازە غەڵت نەبووم چارە یان سەیە کە ڕکابەرێکی سەرسەختی کۆمپانیای گوگلی ئەپل ڤیژن بڕۆ چکە بۆ یەکەمی جار ئۆگمنتد ریاڵیتی بۆ شێوازە خستۆتە ناوی کە کۆمپانیای گوگل مارکتینگی بۆ دەکرد و هەروە بە نرخێکی زۆر هەرزان 400-500 دلار شتێکی وایە کە تقریبا 6 دانە 7 دانەی وا ئەو زەرەکایەک ئەپل ڤیژن پرۆ ئیتر چاوەڕێ دەکەن زۆربەی یوتیوبەرەکان ڕڤیو بکەم بزانن مقارنە بکەن و لەگەڵ ئەوەی کە کۆمپانیای ئەپل بڵاوی دەکاتەوە ئایا ینی ئەو نرخە زۆرەی کە کۆمپانیای ئەپل کە داینیا لەسەری ئەو نرخە ینی حەق خۆیەتی یان حەقی خۆی نییە طبعاً ئەوانەیە کە گەشتونە ئێستا ئێرەی ڤیددیوەکە زۆر سوپاسیان دەکەم لە کۆمنت بێبەشمان مەکەن هەروە ڤیددیوەکی تایبەت هەیە لەسەر کۆمپانیای ئەپل بڵاو دەکەمەوە لەسەر ئەوەی کە کۆمپانیای ئەپل وەزعێکی زۆر خراپی هەیە لە شێوازێک یان دەتوانانی بە نوعێک کۆنتترۆلکەیان بە نوعێک ئەو وەزع ئەو کۆنتترۆل بکە ئەگەر حەستان لێە چاوەڕێ بن سەبسکرایبی چناڵکەن ڤیددیۆی داهات و ئیشاڵڵە باسی ئەو شتتان بۆ دەکەم سلااو.